لا بەردەوامی کارە خێرخوازیەکانیاندا دەستگای بەخشین بە مەبەستی پاڵپشتی خێزانە کەم دەرامەتەکان هەڵمەتی گەیاندنی هاوکاریەکانی لە قەزای مەخمور ئەنجامدا. خوا خێریان بنووسی، خوا ئەجریان دادەوە، خوا پاداشتیان داتەوە، خوا زیاتر بیان داتی. دڵت خۆش بوو؟ درم پێخۆشە، درم پێخۆشە و فەقیر و ژارانە کە ئەوڕۆ یارمەتی وەردەگرن. یا ربی خوا پاداش دەدات. یا ربی خوا لەو دنیا و لەو دنیاش خوا چی بەخشە ئەوەی لێ بکە، هەزار ڕەحمەت لە گۆڕی مردیەکانی بێ، سەدەقەی سەر زیندیەکانی بێ، ئینشەڵڵا خوا چی باشەوەی لێ بکات. زۆر مەمنونین. کە تەلەفۆنیان و کردی چەندت خۆش بوو؟ زۆر مەمنونیانم. ئەرێ وەڵڵا ئەگە ئەوان نەبی ئەمە بەچ کەسێک ئاوڕی لە مناداتەوە، ئەوان جێ فەقیری دەزانن، ئەوان دەزانن فەقیر لە چێە لە چێ نییە. بەخوا ئەوی بەخوا تەوزیع دەکا خۆمانە خۆمانەیە، بەرا ئەوان هیچ فەرق و جودایی ناکە. دەستگای بەخشین بڕی 25 میلیۆن دیناری وەک هاوکاری دارایی و 100 سەبەتەی خۆراکیش کە پێداویستیە سەرەکیەکانی ڕۆژانەی تێدایە بەسەر خێزانە پێویستەکاندا دابەش کرد. بەگشتی لەم هەڵمەتەدا 200 خانەوادە هاوکاری کران. ئەمڕۆکە لە شارۆچکەی مەخمور بڕی 25 میلیۆن دینارمان دابش کرد بەسەر 100 خێزانی هەژار و کەم دەرامەت کە بۆ هەر خێزانێک بڕی 250,000 دیناری پێدرا. بە هیوای ئەوە ئینشاءڵڵا لە ڕۆژانی داهاتوو لەگەڵ خێرخوازان بەردەوام بین، هەر ڕۆژێ لە شارێک سەدان خێزان دڵخۆش بکەن ئینشاءڵڵا. ئەم دەست پێشخەریەی دەستگای بەخشین لە چوارچێوەی ئەو پرۆژە خێرخوازیانەدایە کە بە مەبەستی کەمکردنەوەی باری گرانی سەرشانی هاوڵاتیان لە ناوچە جیازیەکانی هەرێمی کوردستان و بە تایبەت لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا بە پاڵپشتی خێرخوازان ئەنجامی دەدات. پرۆژەکە زیاتر لەو ناوچانەدا چاڵاکە کە پێویستی زیاتریان بە ئاور لێدانەوە هەیە. لەگەڵ ژماردنی دوایین ڕۆژەکانی مانجی پیرۆزی ڕەمەزان و نزیک بوونەوە لە جەژنی ڕەمەزان لێرە لە مەخمور دەستگای خێرخوازی بەخشین بڕی 25 میلیۆن دینار و 100 سەبەتەی خۆراکی دابەش کرد. ئامانج تەنها پێدانی هاوکاری نەبوو، بەڵکو گەڕانەوەی زەردەخەنە بوو بۆ سەر لێوی ئەو خێزانانەی پێیان وابوو جەژن بۆ ئەوان بارگرانیەکی داراییە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، مەخمور.